واللهی ئینسان هەرچی چاکەی ئەو دنیایە بیکە حاتەمی طەیبێ، ئەوەی کە زۆر بەناوبانگە لە خەڵک، نان بدەیە، دیوەخان، یارمەتیدەر، ناو و شۆرەت، هاوکاریکردنی هەموو عالەم، سفرەی پڕ خواردن، ئیمانی نەبێ بەس لە دنیا پاداش وەرەگرێ، لە قیامەتە هیچی نییە. ليس له في الآخرة من نصيب. إيمان وعمل صالح فریای خۆت کەوت. دوامین تەوبەیەکی ڕاست و دروست ئینسان کە ئەکەوێتە تاوان تەوبە بکە. سبحان الله، یعنی لە دنیا ئینسان تاوانیەکە ئەچیتە بەردەمی دادگا لێخۆشبوون نییە، ئەبێ سزاکەی وەرگری. خوای گەورە و باڵا دەست تاوانەکە ئەکەی، تەوبە ئەکەی، داوای لێەکەی لێت خۆشە بێ. کێ هەیە تەوبە بکە خوای گەورە فەرمێ من لێ خۆشم. دوایەوە باسی ئەستەغفر اللهمان کرد. ذکرێکی ئاسان لەسەر زمان. سبحان الله، یعنی ئینسان وەکو هیچێک لە تابعین ئەڵێ کە ئەمرێ لە ڕۆژی قیامەتا بەس ئاخ و حەسرەت هەڵەکێشێ بۆی کە ذکری خوای نەکردووە. ئەفەرمێ ئینسانە بینێ ئەو هەموو پاداشتە وەرەگرێ لەسەر ذیکری خوا، ئەڵێ باشە بۆ ذیکری خوامان نەکرد؟ چەند ئاسان بوو لەسەر زمانمان، بەڵام چەند گەورە بوو لە تەرازوەکان و لە پاداشتە زۆرەکان، بۆ نەمان کرد. ئەستەغفر الله زۆر بکە.